پەیمانی لۆزان بەڵگەنامەیەکی خۆراواییە و ئەوان لە چوارچێوەی ئەوەدا بڕیاریان لەسەر دابەشکردنی ناوچەکەدا، بەڵام کورد گەورەترین قوربانی لۆزان بوو. دابەشکردنی خاکی کوردستان بوو لە نێوان بەریتانیا و هاوپەیمانەکانیدا و کۆمەڵی گەلانیش بە پێچەوانەی بنەماکانی پیرۆزبایی پێبەخشی. ڕێکەوتنەکە لەسەر بنەمای بەرژەوەندی ئەخلاقی و یاسایی و سیاسیدا نەمەزراوە، چونکە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانی تێدا نەبووە. ئەوەش پێشێلکردنی ڕێکەوتنامەی سیڤەری ساڵی 1920 بوو کە دانی نابوو بەبوونی قەوارەیەکی کوردیدا. هاوکات ڕێکەوتنەکە پێشێلکردنی مافی چارەنووسی گەلان بوو کە لە بنەماکانی کۆمەڵەی گەلاندا ئاماژەی پێکرا بوو، پەیوەندیداریش بوو بە بەڵێنەکانی سەرۆکی ئەمریکا و هاوپەیمانانی سەردەمی جەنگی جیهانی یەکەم. ئەم ڕێکەوتنە دوای 100 ساڵ بووەتە بەڵگەنامەیەکی جیهانی سەرەڕای ڕووداوەکانی بەهاری عەرەبی کەس نەیتوانی وا سنوورەکانی بگۆڕێت بە ڕیفراندۆمی 2017شەوە. هەمووان بە هەموو شێوەیەک دژی گۆڕانکاری لە ناوچەکە وەستانەوە. تەنانەت راپۆرتی لیژنەی دیراسەی عێراق بیکەر هامڵتۆن جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق ڕەت دەکاتەوە و کەرکووک بە بەرمیلی بارود دەچوێنێت. سیاسیەکان لە مەلە و مەرجەدا بەرژەوەندیان لە وروژاندنیدایە، بەڵام مافی ئەوەیان نییە. هەمووان ئەوەیان قبول کردووە کە لۆزان هێناوێتی. پارتی کرێکارانی کوردستان وازی لەسەر بەخۆیی کوردستان هێناوە. پەیەدا لە سووریا ناوی قەوارەکەی لە ڕۆژاواوە گۆڕی و دژی بیرۆکەی نەتەوەیی وەستایەوە. سەرکردایەتی کورد لە چوارچێوەی دەستووردا دانی ناوە بەوەدا کە هەرێم بەشێکە لە عێراق. لە ڕاستیدا ئەوپەیمانان کوردستانیان لکان بە 4 وڵاتی ناوچەکەوە، بەڵام کوردیش بۆ خۆی لە کاتی بوونی دەرفەتدا وەکو ئەم هەلومەرجەی هەرێم ئەو پارچەی لە 30 ساڵی ڕابردوودا بەسەر 2 پارچەدا دابەش کردووە. ئەوەش ئەو خەونەی لە ناو بردووە کە ئەم گەلا وەکو گەلانی ناوچەکە بژی. کەواتە ئەم پارتانە لە قەیرانی سیاسی و ئابووری کوشندەدا دەژین. لە بری چارەسەری کردەی بۆ قەیرانەکانیان دایانەوێت بە جوڵاندنی ئەسی کوردایەتی دژی شەریعەتی نێودەوڵەتی بوەستنەوە، کار بۆ خۆیان دەزانن یاریەکی شکست خواردووە. سەرکردەکانی کورد لە بری پەنابردن بۆ ئەو مانۆڕە نەزۆکانە پێویستە لەگەڵ گەلەکەیاندا ئاش ببنەوە. پێویستە پێداویستیە سەرەتاییەکانیان بۆ دابین بکەن و کەرامەتیان بپارێزن. لە سەدەی 20دا سەرکردەکانی کورد لە بری سربەخۆیی دروشمی ئۆتۆنۆمیان بەرز کردەوە. سەرکردەکانی ئەو کاتەی کورد بەسەر باڵێۆزخانەی بەریتانیا و یۆنان و بەڵێنەکانی مستەفا کەمال ئاتاتورکدا دابەش بووبوون و چوونە لۆزان و ڕایانگەیاند دەیانەوێت لەگەڵ تورکیادا بژین. بۆیە لەمڕۆدا باش دەزانن بەرزکردنەوەی دروشمی بێبنەما هیچ ئاکامێکی نابێت و پێویستە تا کاتیان ماوە لەگەڵ گەلەکەیاندا ئاشت ببنەوە.